دەم باش تەماشەوانی gelekê جارجاردن بۆ barnamexa bernameyekê xelî gelek bi xêr bên tewarê me îrojî bi nava nîşanên Lijna madda 140 û kêmkirina Rêja Kurdan bêguman Lijna madda 140 ku li sala 2006 hatiye pêkînan lijneyekê desturî tenfîzî wezarî û yasayî ye. Ev lijne kar dike weku mîkanîzmek ji bo çareserkirina pirzgirêk û rewşa deverên veqetiyên Herêma Kurdistanê hin deverên din mîna Kerkûkê Şêxan Şingal xanaqên hey ew hemû deverên kevne çarçovê deverên ku dibêjinê deverên pirzgirêk li ser an ku deverên veqetan de her navekî din hebe ku deverên Kurdistanî ne û di niha de li jêr desalata hikûmeta Herêma Kurdistanê de weke îdare nîne. Bêguman ev made hatiye pêkînan li wî demê heya niha ev made wekû çavdêr dibêjin wekû pêwîst aktiv nebûye nekariye ew mîkanîzmê ku ev made û ew armancên ev made di pêxemetê de ji dayîk bûye ew armanca bêne bi destxistin û di dawî biryar jî da wiha biryare ku endamên vê lijnê ji 38 endaman bêne kêmkirin bo 17 endaman û şiwan 17 endaman bêguman tenê sê endam li ber Kurdan dikevin. Kêmkirina Rêja Kurdan dê pêkhateya Lijna jîbecîkirina madda 140 bê vî awayî ku di 17 endaman bi tenê sê endam Kurdin. Gelo heya çandê wê karîgeriyên negatif li ser çawatkê cîbecîkirina madda 140 ve di demekê de ku aliyên din yên Erebên hem Şîa û hem Sunna hem li ser asê serkirdayetiyên van li ser asê marceên van behsên de dikin ku Kerkûkê bajarekî Iraqî ew xweş hindê ve dizin ku Kerkûkê bajarekî Kurdistanî be bêguman serkirdayetiya siyasî Kurdan jî tekeziye li ser Kurdistanî bûna bajarê Kerkûkê dike. Balê berêzan lijneyê maddeyê 140 kêmkirinaweyî Rêjeyê Kurd li ew lijneyê de weku رایگەیەنرا کە لیژنەی مادەی 140 لە 38 ئەندامەوە کەم دەکرێت بۆ 17 ئەندام لەو ناو ئەو 17 ئەندامەشە بێگومان تەنیا 3 ئەندام بەرکورد دەکەوێت. لیژنەی مادەی 140 لە 2006ەوە دامەزراوە تا ئێستا بۆ ئەوە دامەزراوە کە کێشەی ناوچە دابڕاوەکان چارەسەر بکات تا ئێستا شەک و چاودێرەکانە لە ناو کێشەیە بەردەوامە کێشەکە جێ چارەسەر نەکراوە. ئایا ئەمە بێتە میکانیزمێک بێت ئالتەرناتیڤێک بۆ ئەکتیڤترکردنی لیژنەکە ئەم بۆ ئەوەی کە ئەم لیژنەیە فعلەن بنودی ناوەڕۆکی ئەم لیژنەیە ئارمانجەکانی خۆی بپێکێ. لەسەر ئەم تەوەرە لە خزمەتی وەرگرتنی ڕاوبوچنیەوەی بەڕێزان یەکێم پەیوەندی شێرزاد لە دووکێت گەرمێ بەڵێ کای شێرزاد کەرم کێ دیارە پەیوەندێکە شێرزاد خۆت بۆ حەیفە ساڵح لە هەریرەوە بەڵێ مرحبا گیان سەرچاوە کاک ساڵی کەرم کێ زۆر سپاس دەستخۆشی بەرنامەتت کەم زۆر سپاس نسبت برنامەت تەوەرێتە جێ خودە بۆ مادە 140 ez dixwazim tiştekî bêjim ser bi madê 140 bexda heme vêka digirêtin bo tinavbirina Kurda da ev di sê mange ziyatî heta anûke meşkîla çêke bo Herêma Kurdistanê ana dikarî ser nekeş rêya madê 140 divêtin endamê Kurda kêm ketin ez lêret bêjme serkirdit Kurda xerê yek dest bin yek gêr bin bila bez bin milmilaniya navxwe bu bila Kurd yek bigirî بەڵێ کاک ساڵح destê te bixweş بەڵێ سپاس محەممەد لە کەرکووکەوە بەڵێ کای محەممەد کارم کاتت باش هەموو کاتێکێت دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس سپاسی تۆکەم من هەنێشت هەیە ئەمەیە پێت ڕابگەێنم بە بەرنامەکەت لە خزمەت خزمەت لێمەوە ئێمە کۆمەڵێکی خەڵکێکی زۆرین لە چەمسەماڵەوە یعنی فۆڕمان چەمسەماڵ سەنگا و ئاغزەلەرە یعنی ئەو خەڵکە کە گەڕانێتەوە کەرکک ئەچینە لای لیژنەی مادەی 140 ئەڵێ قەرەبوو شمل ئێوە ناکە یعنی ئەو 10 ملیۆن دینارە بەڵام لە هەمان کاتە ئێمە 57 مان کەرکک بووە کاتی خۆی بەڵام عەرەبێ لە بەسراوە هاتووە کوردیشی ئەنفال کردووە خانووشی بۆ کراوە ئێستا 20 ملیۆن دینار قەرەبوو ئەیگرێتەوە ئەجا ئێمە کارێوە یعنی داواکەین حکومەتی هەرێمی کوردستان وەگەڵ قەرەبووەما بۆ ناکات لە فەیلق و پەنجەعەلی و باروسخانە و ئەو شوێنانە وەکو ئاوارە گەڕایەتەوە خانوومان کردووە با هەر ئاقاریمان بداتە کەفیلمان لێ بسەنێ برا خانووەکانمان تاپۆنیە کەفیلمان لێ بسەنێ بەڵام ئەو سەرکردانەی لە بەغدان لە کەرکووکیش یعنی ئەوانەی کە لێن یعنی هیچ حسابێک بۆ ئەو خەڵکە ناکەن هیچ حسابێک بۆ ئێمە ناکەن یعنی ماخۆڵێ عەرەبێ 57 کەرکووک نییە باوکی لە کەرکووک نێژی نەکردووە یعنی 20 ملیۆن شملێکە کوردیشی ئەنفال کردووە کوردیشی لە ناو کردووە بەڵام ئێمە دەیەکانیشمان تەخت بووە سەر بە کەرکووکیشین
يعني إما شمل ما ناكد أما تي والله وإنسان شو تصل سليماني إما شو تصل سليماني صدام حسين ويلي كردوا يعني هاقي ولا شمل إما بكالة بروي إما زرر من بوينا بالێ کاک محەممەد هیوادارین لە نەبەرپرسەکان لە کەرکووکەوە تایبەت لە مادەی 140 قەرەبووکردنەوەی ئەو مادەیە وە کوتواڵەی 10 میلیۆن دینارەکە جێ لە سەرنجی تو بێ بۆ ڕەوشەکەیەوە وایە بۆ شمولیەوە ناکات و بێگومان بەرسوی شەر لەلای ئەو هەبێ وەکو پێویست و بەڕێسان سەرتیب لە چەمچەماڵە بڵێ ئەم کاتت ڕاشکاکە هەکاری کورتپەروەر و نیشتیمان پەروەر و دڵسۆت زۆر سپاس بەرامبەر بەگەل و نیشتیمان زۆر سپاس کاک سەرتیب بەلای بەڕێزم دەربارەی مادەی 140 ئێمە ئەگەر وەکو کورد بەعام و وەکو گەرمیانی بە تایبەتی مادەی 140 تەنها پەیوەست نییە بە دانیشتوانی شاری کەرکووکی دڵی کوردستانی و کوردی قودسی کوردستانەوە ئێمەی گەرمیان لە جەبەڵ حەمرینەوە تا ئاخر گوندی سەر بە پارێزگای کەرکووک ئاخر گوند کە گەورە دێ سەر بە ناحەی ئاغجەلەر بە هەموو گوند و ئاوایەکانیەوە ئەبێ ئێمە مەشمول بین بە مادەی 140 و بە تەعویزکردنەوەمان هەر لە خانەقینەوە تا دەربەنبازیان گوند بە گوند لادێ بە لادێ ئاوایی بە ئاوایی ناحێ بە ناحێ قەزا بە قەزا چونکە ئێمە لە سەرەتای شۆڕشی کورد ئێمە سەنگەری پێشەوەی خەبات و بەرخوردان و بووین لە پێناوی ناسنامەینەتەوەی کورد لە کاتی بەرزانی نەمروچی لە کاتی شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو تیپانەی کە خەباتی ئەکرد 57 دەگرمە و 21 کەرکووک و هێزی ڕزگاری پارتی دیموکراتی کوردستان هەمووی لەسەر سنگی ئێمە بوو بەڵام خەڵکایەک بە ناوی ئاوارەوە دانیشتووی کەرکووک لە چەمچەمان و دەورە و بەرخانیان وەرگرد و فرۆشیان و دوو مادەچوونەوە لە کەرکووکیش وەریان کرد ئێمە هەموومان پێویستە مەشمول بین بەو تەعویزە لە گەورە دێوە تا جەبەڵ حەمرین لەبەر ئێوە سوتاوی دەستی کوردایەتی و ئەنفال و ئێمە سوتاوی دەستی شۆڕش بەڵێ کایەکی سەرتیب بالێ کاک سەرتیب سپاس بۆ تۆ بێگومان ئەو ناوچانەی تۆ تێت ئەوانێکی هەموو کوتواڵی شمولی مادەی 140 کە بێ تاویز بکرێت هیوادارین لای نەپەیوەندیەکان جێلەوە بێ کە بۆ چێکی قەرەبووکردنەوەی مادەی 140 ئەم ناوچانە گرێتەوە وەکو ئێواڵێن کە ئەو ناوچانە مستحقە بەڕێزان ئێمە پێمان باشە لەسەر ئەوە قسە بکەین کە مادەی 140 جارێکی دیکە لیژنەکە پێکاتە لیژنەکە تەغییر تیاکرێ بێگومان زۆر چاودێر ئاڵێن ئەمە ئەم تەغیرە لە بەرژەوەندی کوردانیە لەبەرەوە لە 17 ئەندامەوە تەنیا 3 ئەندام کورتەیە کە ئەمەشێکێکە لەو پرسانەیە کە پەیوەستە بە کوردەوە پەیوەستە بە چارەنووسی ناوچە کوردستانیەکان کە بەپێی سەرچاوە مێژوویەکان سەرچاوە دیروکەکان ئەم ناوچانە زۆربەی ناوچەکان ناوچەی کوردستانینە بەڵێ باوکی شەید لە قەندیلەوە فەرموو باوکی شەید فەرموو خۆش بەنامەکە لێرەم زۆر سپاس وڵای بنێ دووتەوە ڕەخسەکەم ئەگەر بە کورتی بەس پێمان باشە لەسەر تەوەری ئەمڕۆمان بەڵێ مەسەلەی ڕاگەیاندەکانی پارتی کایکێ ئەگەر لەسەر تەوەری ئەمڕۆما قسە بکەی زۆرم پێمان باشترە لەبەرەوە بە تەوەرێکی زۆر گەرنگ و چارە باسکە کورسەکانی کە دووری سەرۆکی هەرێمە تا ئێستا کە دووری سەرۆکی هەرێمە دووەم بەڕاستی پارتی کاک محەممەد کاک باوکی شەید تکایە پێم وت لەسەر تەوەرەکە ینی با لەسەر تەوەرەکە قسەکەن بە شوەیەکی بابەتکەنە لەسەر تەوەرەکە هەر خوشی بێگومان بەڕێزان تەلەفۆنێکی داخسەوە ئێمە پێمان باشە لەسەر تەوەرەکە لەسەر تەوەرەکە لەبەرەوە مادەی 140 بێگومان هیچ تاکێکی کورد نییە نازانێ مادەی 140 ناوەگەی چییە بەڵام ئەوە چەندین ساڵ ئەو مادەیە لیژنایە وەکوڵێن پارە بۆ دامین کراوە ڕێژەکەمە زۆرە نازانم چی ئەم مادەیە چارەسەر نەکراوە ناوچەیەکی زۆر گەرنگی کوردستان نیوەی ناوچە یاریمی کوردستان تا ئێستا لەژێر بەندەکانی ئەو لیژنەیە ئەم ناوچانە ڕەوشەکەی ئاسایی نەبووتەوە بووتە ئێستاوەی لاتەوە و ئێستاش خەریکەنەوە لیژنەکە پێکاتێ لیژنەکە ئەگۆڕن ئایا ئەم گۆڕە گوهارتنی پێکاتەی لیژنەکە تا چەند تەسیرەکە بە نێگەتیف و بە ئیجابی بە پۆزیتیڤ لەسەر جێبەجێکردنی مادەکە محەممەد لە دەربەندی خانە فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکێت کای محەممەد وەڵای من حەوز ناکەم بە تەوەرەکەی دەچم یەک سوالم لە جەناب دەیە بەڵێ ئەو کاروان پشتوان ئەندام پەرلەمان کاروانەوەی گۆرانە بەرنامەیەک بوو لە ئێنارتیەوە پێشەوەی لە دەست کێشەوە لە گۆڕان ئەبێ داتان بکدایە بۆ داتان نەگەێت بۆ سەبەب ئێمە بێلایەن بەس ئێوە مادام ئێوە بێلایەنیتان بەڵێ کایکی محەممەد ئەوە سەرنجی بتۆ ئێمە لە بەرچاوە گرین بێگومان ئێوە بێلایەنین ئەبێگە بێلایەن ئەبێ داتان بکردایە سەرنجی تو لە بەرچاوە گرین بە تاکید فەرموو لەسەر تەوەرەکە باش مادەی سەدوچریشی وەکو عارە بە هاوڵەکان ئەوە تەعیز دەکەن
هیچ کوردەکانی ناکرێ حتما هەستە مادە سەدوشی وەستاوە بەڵێ ئەتە داواکارن لەسەرەوە و مەمنوتان بەڵێ سپاس کای محەممەد فەلاح لە کەڵک بەڵێ ئەم کاتت باش هەموو کاتێکت باشی جانەکەم دەستخۆشی و بەرنامە لێ یەکەم زۆر سپاس کاکی فەلاح من حەزەکەم وڵا دوو تێبینی پێم خۆشە لە ڕێ بەرنامەکانە یعنی من بەخۆم کار کردکم ڕەحە لەمەوە تقریبا 2 ساڵ لە کەلک یاسلاگەدا عاشم مەشمولم بە مادەی سەتوسلەوە خۆ دەزانێتەوە شتەڕا هەستاوە بەڵام لێرە یەک شتێکەیە وەکو یان حەزەکەمەوە شتە لە ڕێگای بەرنامەکەی ئێوە یعنی بەرپرسان ڕاوگا من جیرانەکانی من هەموو لە کەرکووک هاتووەتەوە هەمووی مادەی سەتوسلە وەرگرتووە بە 20 میلیۆن قەرەبوو کراونەتەوە لە ئەسرا مەفقودین خانە 20 میلیۆنەکەی وەرەگرێ خانێکی ئەفرۆشە بە 7 میلیۆن لەچێتەوە لە حایل عەسکەری حەوشێترە کڕێ یعنی من داواکارم لە جەنەبتان ئەم ڕێرملایانە بگاتە بەرپرسەکان یعنی بەڕاستی حوشەکەی ئەفرۆشێتەوە مادەی سەتوسلەکەی وەرەگرێت چێتەوە لە مەنتەقەیەشکە حوشەکرێتەوە بەڵێ کاکی فەلاح ئێمە هیوادارین بەرپرسانی مادەی 140 قەرەبووکردنەوەی مادەی 140 لەم سەرنجی بەڕێستان و کاوڵاتێکی کێرکووی تێبگەن سوپاس عەباس لە هەولێرەوە بەڵێ کاکی عەباس فەرموو ئەلو بەڵێ دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم زۆر سپاس کاکە وەڵاهی بەڕای من نەگەڕانەوەی ناو سەداڕاوەکان و جێوەجێنەکردنی مادەی 140 دەگەڕێتەوە سەر کەمپەرخەمی بەرپرسە کوردەکانمان بەڵێ هەتا ئێستا وابزانم هەتا ئێستا نەخواز بەڕای من هەتا ئێستا مەسئولەکانی کوردستان بە ڕۆحیەتێکی نیشتیمانی هەوڵیان نەداوە بۆ گەڕاندنەوەی ناوچە زیێناکۆکەکان بۆ گەڕاندنەوەی مادەی 140 جێبەجێکردنی مادەی 140 لە کوردستاندا ئێستا شەڕی حیسبانەیە چێ هەوڵی داوە لەلایەک گۆڕان لەلایەک ئەوەیدی لە فەیسبوک بەڕاستی ئەو شتانە جێگای دڵخۆشی نین هیواداری کورد هەمووی دەست لە ناودەستی یەک بنێت بێتەوە هەوڵ بدات یەکگر بیتن بۆ جێبەجێکردنی مادەی 140 شتێک بێتە سەر وەردا تا ئێستا ئێمە وشارێکی ئەو هەمان بەڕای من نەخستۆ سەر بەردا بەڵێ بەڵێ کاکە باس مەسئولەکان گیان لە دەنجی ئێمە بیتن و زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم بەڵێ سپاس ئێمە هیوادارین دەنگێوەش بۆ شوێنی پەیوەنددار گەیشت بێ ڕێباس لە بازیانە بەڵێ کاک باش هەموو کاتێکت کاک ڕێباس بەرنامەکەت هاترکەوتوو بن زۆر سپاس والله پێم وایە تا کەناڵێکی کەمە کە ئێوە وەکو مزداقەتی ڕاگەاندن پارابتوتانە ئەو کەسانەێکی ئەمە وڵایەوە سەلاگری دەسەڵات و نانەیە گۆرانی و چەپڕێزا بە باڵای دەسەڵات و گەندەکارانە بدەن بۆیە بەحسی بێلایەنی و لە ئەنداری ئێواکەن من لێرەوە ئەوەنەی ئەڵێ وەکو کەسێکی بێلایەن ئێوە تاکە لایەن و تاکەی ڕاگەاندنن کە بێلایەن بن سکاڵا و نزای خۆمان بگەین بەڵ بەرپرسەکەنداوانەی کە تا ئێستا ئاورە لە خەڵک نەیاوەتەوە من تێبینیەکە نایە لەسەر بەرپرسانی یەکێتی پارتی ئایا پرسیارە یەکەم مادەی سەوت کە لە بنای پۆ سوپارەیە کردیان بە 140 لە 58 بە 140 ئایا هەر ئەو کاتە کە گوڵەمادەکان حکوومەتی عێراق بکشێنەوە و دەنگ نەدەنەوە بۆ نوێنی مالیچەیەکە ئێستا دیکتاتۆر و لە کوردستان ئاشیان و لە بەغا و ئەوروپی بەغاین ئەوان نەبوو قضای کوردژن لە ناوخۆمانە و ئاڵای بۆ ناوخۆمان چێن بۆ دەڕێین و ئاچن لە ئەنجومەنی باڵای دەستان و کۆداگان دەنگی کورد کاک ڕێباس سوپاس هەرچوونە بێ بۆ پەیوەندەکەت یارە شەبەیەکەتەوەنە بۆ کە پێویست قسەکانە گەشتین هەرچوونە بێ سوپاس پەیوەندەکەت مستەفا لاکرێت گەلمێ بەڵێ الو السلام عليكم عەلەیکوم ئەسەلام الو السلام عليكم عەلەیکوم ئەسەلام وەڕەحمەتوڵڵا کاک مستەفا کەرەمکە ماشتە هەیە باش ان شاء الله ئەم باشین گەلێک سوپاس کەرەمکە برا بو مثلا موديل 140 بەڵێ عمل لەگەڵ ئەوەی موديل 140 بۆ چێ بیدن بۆ چێ بۆ بتوت گەلوێنی ئان تۆ تە ئومێد نینە چێ بیت ئان تۆ گەلنی چێ بی جێبەجێ بی خودت وانی من دێ تشتایی بەڵێ لا از گەوێنی لە بۆ چێ بیدن بۆ والله يدوني كذا قال حكم مالكي كان موظف الحكومة هنا يكون صوتي يكون صد معاش يدني
كان عسكري حي حكمة مالكية يقول صد معاشرة ذي كبرى دي قاصر دي بخش كده دي خاني دي بخش كده دي سارة دي بخش كده شد بخش دي بخش بيجي حكمة ما تشكي بمكان بله حكمة ما تشكي ايش ده لا ما أزيد على 3 سال من نخوشك يدزيدا خودی پیشاده خودی پیشاده بجه من هست من نکرد دو رقم بری کامده و معاش من 450,000 هست من ندیده و از دان 10 سال دیده بجه از خونه بین فلسط بری کامده حدی از حکمته ولی کای مصطفى لاکری بیدار اونجا مدل صدق شلا بهنده کایی باشه نبو من از کابره که حجب سر یا خولی سر نبو منی باشه بهنده برگسته باشه بهنده مسئله گرگره باشه بله کای مصطفى سرنجا تاگیش بیدارین آلیین پیوندیدار لوی باجار توری جایداری روشاتا بن او روشاتا چند سال نساخی لبردسته تدایا و معاش تجی که می بیدارین روشاتا بوان گشته به محمد لولاتی سویدا و بله الو بله کای محمد مرحبا سرچاوم محمد والله من بتبيني كما لبروي يبدو جا تليفونهم كردوه كقال يعني بالسياره سوارد خوتان بالسياره كان لي كم تليفونهم ابر نازم بوشي تلوانه کیشکی تکنیکیه به کلمه تلفنیش کسی نبرین او پری کامپ سیاری شتا لا شهر سه بل سرخما فرموی مل خدمت ده والله من خود کی ایران ما لسته ورقه امر يجي كي وامنيه بلام لسته ورقه جوينت بالسياره برادر اللي كلاره تليفوني كربنالي كردي إيران وشن نازانم شي كردي إيران خنسر وشانم خنسر إما أو برادر بارتية بابو خوي بله إما لقليكت يا خوني أو باش من داوا بيكو شرمان كدوبو كردستان بلام أوان منطقة كان إما فروشتو زان إما لبيد مان شوتو إما لبيد مان نشوتو إما هموي مان لبرشاو هل مان كتبو كاتي خوي أو زور بسوات شو بصدان وعزاران حذكين أوكاني بيلم بيش بلقي ما شهيد كدوا سيد باسكا يكتليو بازاري ناقر يكتليو بازاري بين أويش هردسي أواني تيابو لبلوي لقى صدام حسين وتركيا أنا هنا أو منطقة عن قلتو أم جاء هاتن أوانيش مجبور والله كان بمايا الرقي درويان بمايا ما خو لنا واقع كابون تو برادران نازانم لبيدي أنا شتوم يجو لبيدي كان أقال ليني كاكا وخوة مناوي خلطي كردستاني إيران وأنا قصنا كان هالكسب كاوان ممكن وأنا تركيا هزاريان كشتوها لقليلا هزاريان كشتوها ليما هزاريان كشتوها ليكتي هزاريان كشتوها باسي جاشتيش مكان باسي جاشتي بكنا أوان لبنا تو جاش كاي محمد طبعا تو وقت که پیشتر پیما جاره خود پیوندی به برنامه که من اوقات پیشکش کاربوم توش بشه که زور از دادن سرنجی خلاص تورک نشان داوا اما تورک من مجالی زورش من به تو دا سرنجی خود نشان بده پیما باش سرنجی که به شیء که منطقی به بی به کارهنانی هندک مصطلح دست واژه که بگو من شده چارچوی تشهیره و هیچ کس باکم مصالحی ناشری مش بکار نه بلام علم بناوی کردی ایرانو اوان دفاع نکن اوان چون که صدان يوسعي كافوان تسليم إيران كذو كشتو يعني. بالك هاي محمد. شغون بشورج جربون بهاوسنجر حزب ديمقراط أوشتي وانية للدقلاوانا. أمو كذا أنا يدبير ما ومن هذا ولا متجيات النار. بالك هاي محمد زور سپاس بوتو يدارين برسوي تو باو كسانه گشته به کتو تیو کو والامی بوان. هوادار مالاما که گشته به توانی جانبه سپاس بو پیوندی کت. چرو لشاری سلیمانی فرمو. هم کاتو باش کاکر. هم کاتیگت. زۆر سپاس سەبارەت بە تەوەرەکەی ئەمڕۆ لیژنەی مادەی 140 کەمکردنەوەی ڕێژەی کورد لە ئەو لیژنەیە من ئەگەڕێنمەوە بۆ کەمتەرخەنی بەرپرسانی کورد کە لە بەغا کار ئەەکەن ئێمە نزیکەی دوو نازام تا سێ وەزیر کوردمان هەیە وا سەرۆک کۆماری عێراقیش کوردە تا ئێستا هیچ هەوڵێکی هیچ شتێکی وایە نەکردووە بۆ مادەی 140 بەجددی من پشگیری بەغاش ئەەکەم کە ئەو بەرەبەرە چی کەم ئەکاتەوە ئەندامانی کورد کەم ئەکاتەوە لەو لیژنەیە سەرۆک کۆمارمان هەیە نازانی دیکەی 3 مانگە لە ڕاگەاندنەکانی خوانەوە بڵاویشی ناکەنەوە کە بۆ عنی چی کەمکەمە 2,000 ئەو نەشتەرگەری کرۆشتی کردووە عنی نازانین تا ئێستا سەرۆک کۆمار لە چ شوێنێکە لە چ وڵاتێکە بە قسەی خۆیان لە ئەڵمانیا کەم تەرخەمێکە گەڕێیتەوە بۆ بەرپرسانی کورد لە حکوومەتی عێراق
و کاکە کارخەلەلێکی تریش لە ڕاگەیاندنەکانە هەیە بەوەی کە ئێستا ئەگەر بچیت پرسیارێک لە خوێندکاری زانکۆ بکەی بڵێ لیژنەی مادەی 140 چییە لەوە ئەچێ نەزانێت جا بباتەوە. من خۆم مامۆستام پرسیارم لە تەلەبەکانم کردوڵم لیژنەی مادەی 140 چییە یاخود مادەی 140 چیە گەێنە، یعنی خوێندکارەکە نازانێت جا بباتەوە. و داواش لە ئەو کەسانە کەم لیژنەی مادەی 140 ئەیانگرێتەوە، یعنی خاکەکەی خۆیان وڵاتەکەی خۆیان نەگۆڕنەوە با بڕێک پارە 10 ملیۆنە 20 ملیۆنە خەڵک بۆ وڵاتەکەی خۆی یعنی بە پارە بچێتەوە شوێنی کە لێدا ئەمیشێ. ئەمەش هەڵەیەکە دیسان کوردەکانی خۆمان بەدەستی خۆیان جارێکی تر خۆمان ئەفرۆشنەوە. باڵێ چڕۆخان سپاس بە سەرنجی تۆ شێوەرە باش. یوسف لە چەمچەماڵەوە کاکی یوسف فەرموو. ئەم کاتت باش. هەموو کاتێکت. بەڵێ ماڵی 140 ڕاست وایە دەمێک ئەم مادەیە جێبەجێ نەکراوە، بەڵام سەرەکی هەموو کەسێکە زانێکەوە مالی چییە ئەوان نایەنێ عرە بەگشتی نایەنە ماڵی 140 جێبەجێ بێت. لەبەرەوەی کورد دەبێ بەڕاستی ئەم جارە هەوڵێکی چاک بدا بۆ جێبەجێکردنی. وەکو وڵامێک بۆ دادەکات بۆ محەممەدی کەوای سەر تەلەفۆنی کرد. ئەوە طبعا درۆکە خەڵکی کوردی ئێران ببوورە کاک یوسف پێمانوت خۆتمان نەکرد جابی بەرەوە تو ئازادی جابی بەرەوە بەسەندەی مستاڵە بەکارنایەنە تکایە ئاخر ئەو بەناو کوردی ئێرانە قساکەم نەزانم ئەکرێت تو سەرنجێ خۆ بەشێکی دین شام دەی ئەکرێ بەڵام من دەی مستاڵحایە تکایە بەڵێ کوردی ئێران نییەوە طبعا هەر ئەو کەسانەیەکەوە دایم ڕخناگرن و لەو چەمکا خۆرەکانە بەڕاستی کوردی ئێران نیە. تۆ کوردی ئێران وەکو ئەوی تیان نییە. کوردی ئێران خۆی هەمووی بە شەرەف و ڕێ بەڕێزن هیچێکەوە ئەو کوڕێکیانە و محەممەدە. بەڵێ سپاس بە سەرنجی تۆش محەممەد لە کێلارەوە بڵێ کاکێوارە باش باشتر کاک محەممەد ئەوە دەربارەی لیژنەی مادەی 140 نییە؟ بەڵێ لەسی یاساکە لەسەر چێ قەرەبووە جێبەجێ ناکەوێت سەخێر شادی باس ئەوای کرێت کە لیژنەی مادەی 140 پێکهاتەی لیژنە تەغیری تیا بکرێت لە 38 ئەندامەوە بکرێت بە 17 ئەندام لە ناو 17 ئەندامەکە تەنیا 3 ئەندام بەرکورد بکەوێت. لە ئێستادا باس دەوای کرێ بەڵێ خراکە دەشتی دەسەلاتدارە لە بەغدادا کوشی لەسەر بیرەتەکان دەکەم داکوشی لەسەر مادەی 140 ناکەم نازانم لەبەر چێ لە بۆ دەشتی زۆری پێوە دە مادەی 140 پێنا لەبەرەوەندێ ئەوە ئەو ئەندامان بەرکەتیە بەزەگەر ئەوەی نفتی بە احتیمال هەیە داکوشیان لەسەر دەکرد زۆر ێکرا بوو بەڵێ وەستا صاحبی چێتی پارتی دەسەڵاتدار مادەی 140 حاک جێبەجێ ناکرێت. بەڵێ مشكلة نفتيها نفتيش لابوي بترو دولار لبر هندي بالمالية تفصل حتى تبصر بس خاطر مختلف بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش سپاس فەرمان لە کێرکووکەوە بەڵێ کارەکاتە باش هەموو کاتێکت بەڕێزی قوربان چاوم والله من دوو خاڵم یاکە بیرژێنم کارەکە دوو دەقە مەجاڵم تیجە زەحمەت بەڕێزی منەوە ئاوارێکی شاری کردو ساڵا دێمان ڕخاوە ئاوارە بووینە لە ئێران بووینە لە دەنسەماڵ بووینە ئەو شوێنانە سەر مەسەحەتە ئێرانش هەر وڵات خۆمانە گشتی فەرقی نیە ئینشەڵا بەزی من بۆ بەستە گەندەڵانی پێش ئێستاگاڵێم بۆوانی کەرکوو کە نەیانتوانی حتا 2011 هیچ خاڵە جێبەجێگەن لە کەرکوو من بۆ هۆکارەگەرمە خەڵک بە پارە ناکردە بۆ کەرکوو خەڵک ئەگەڕێتە بۆ شوێنێکی خۆش ئارام بژێت ماڵە مناڵی استراحەت کات بەڕاستی من دەستخۆشی لە محافظی گەرگی ساگاکەم بەڕاستی دەستی خۆش بێکارێکی زۆر جوانەکەی ئینشەڵا سەرکەوتووە بێت من بۆ بەردەستە گەندەڵانە ئاڵێم ئەو محافظی گەشت و گەندەڵە ئەو کاگەڕەکەی فەرمان بگۆرە بەڕێزی منەوە نەغی خۆمە خەم هەموو کەرکوتی ئەگەر زەحمەت نەبی مەجاڵم بێت مەجالێتە دەینێ بەڵام بەڕێزی لەبەرەوەی هەر کەس دەگەڵ گەر کە عادە ناکردن مێژووە هەموو کەس بەحسێکە بەڕێزی کاکە ئەو کارەکە مەجاڵم بێت فەرموو بەڵام بە بێندێک مستاڵحە کرد زەحمەت نەبێت من زۆری زۆر چەند ساڵ لێرەمە من بۆ کاک محەممەد داڵم منە خەڵک گێرانە با بەخۆی بچێت زیاتر قسان دەکە بنەماڵی بەرزانی بەنەماڵێکی بە شەرەف و بەناموستا بەڕاستی بنەماڵی بەرزانی تاکسەر ئەو هاوکارانەی ئەو شنوار بە بنەماڵی بەرزانی ئەو قساناکەن با بەخۆی بچێت زیاتر وانەڵێ یەک جاتر وا بڵێت ئەو من ڕاگەیاندی تۆ ئەڵێم برای بەڕێزەکەم یەک جاتر وا بڵێت باخیرەتم بە ناموس دەزمە خوارەوە من ناو فەرمان لە کەرکووکەوە پێشمەرگەم ئامادەم نییە و بۆ شوێنە بڵین من بڕم بیدەزمە بەس زیاتر بۆ خۆی بچێتەوە و گای فەرمان سپاس سەردار لە پیرەمەگرم بەڵێ کاک سەردار فەرموو کاک سەردار
گەرست پەیوەندیەکەی کایەکی سەردار داخرا باڵێ تەماشەوانە نێژا تەوەرێمە لەسەر مادەی 140 مادەی 140 لەڤە ناوەکە بێگومان ئەس بوارم سێ جاران لەسەر چاواتکە چارەسەرکردنا دەڤەرن کێشە لەسەر نافاتینە گۆڕینەوەژی بێژمارە مادێ 140 نها 140 ئەvە دەمێکە زۆر ئەف مادەیە لە گۆر دەستوری میکانزمێکی باشە ji بۆ چارەسەرکردنا دەڤەرن کێشە لەسەر لە هەیەنا ئەف مادەوە کوچاودێر دەبێژن ئەکتیف نەبووە ئەف مادە لەسەر عردین هاتکە جیبەجیکردن و ڕەوشەوان دەڤەران هەروێکی خۆمایە بەلکو خراپتر بووە ئەvە باسی ئەوە دەکرێت کە لە ناوچە کوردیەکان لە سعدیا و لە جەلەولا و لە خانەقین و لە دیالە و لە هەموو ئەو ناوچانە لە بەرهۆی هاتنی خێزانێکی زۆری عەرەب بۆ ئەو ناوچانە لە بەرڕەوشی خراپی ڕەوشیامنی لە بەرهەبوونی گروپی چەکدار لە بەلهێزەکانی سوپای عێراق و کۆمەڵێکشتی تر ئەو ناوچانە لە کورد ئەو ناوچانە بەجێ دێڵن بێگومان ئێستا باستەوەکی کە ڕەوشی ئەو ناوچانە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی دیموگرافیەوە ڕەوشێکە لەبار نییە تەماشەوانە نێژا پشتی وێ نابڕێ سەرمان تەوەرم بابڕینە جاردن سەڵاو تەماشەوانە نێژا لەسەر تووری جڤاکیە فەیسبووکێ پەیجێن ئارتی زانیار خالت ئەنووسێ ڕۆژ بە ڕۆژە ڕێژەی کۆل لە ناوچە کوردێکە کێشە لەسەرەکان کێم دەکرێتەوە هەروەها هاوڕێی چومانی خوێندکاری یاسا لە زانکۆی کۆی ئەنووسێ کورد خۆی بەرپرسی یەکەمە لە کوشتنی ئەو مادە دەستوریە و دەبێت قیادی سیاسی کورد لەسەر ئەمە دادگای بکرێتەوە کۆخۆیاڵێ هەروەها هەرمێ عەبدوڵڵاهیش ئەنووسێ مادەی 140 خەیالێکە دەسەڵات خەڵکی بێ مەشغوڵ دەکات ڕامان نووری زۆر سپاس کاکە ڕامان هەروەها سەیوان گەرمیانیش ئاڵێ سەرکردەی تر ناتوانێت کێشەی مادەی 140 چارەسەر بکە ناوچە جێنەکۆکیەکان بکەوێتە باوەشی کوردستان هەروەها دێوار هەولێری شانووسی حکوومەتی کوردی هیچ کات هەولی نەداوە تا ناوچە دابڕاوەکان بێنێتە سەر کوردستان بۆیە ڕۆژ بە ڕۆژ کورد ڕێژەی کەم ئەبێت لە کوردستان باڵێ تەماشەوانی نێژا بێگومان گەلێک سەرنج هەنە دەبێژن و کوردان کێمتەرخەم بوونە کورد کێمتەرخەم بووە لەوەی کە مادەی 140 جێبەجێ بکرێت کورد پێکهاتەیەکی زۆر ئەکتیڤ و باڵا دەست لە ناوان هەیە لە بەغدا هەیە سەرۆکومار وەزیر پەرلەمانتار تا دوایە قیاداتی عسکەری هەیە لە بەغا بۆ ئەوان تا ئێستا نەیتوانیوە ئەو هەموو فرسەی لە بەردەستیاواندایە مادەی 140 ئەکتیڤ بکەن کێشە واسراوەکان کێشە ئەساسیەکان کە پەیوەستن بە مافە نەتەوەی نیشتیمانەکانی کوردستانەوە تا ئێستا چارەسەر بکەن بێگومان ڕۆژ بە ڕۆژ تعقیداتی بەردەم ئەو مادانە و ئەو پرسانە زۆرترە بێ ئێستاش مەجیدمان لەگەرە لە هەولێرەوە بەڵێ کاک مەجید فەرموو کاکە گیان ئەم کاتێ باش هەموو کاتێکت کاکە گیان ئەگەر موڵەتم بەی دوو دەکە من قەدرێکم لێ کراوە ئەمەوێ ئەم قەدرەی خۆم بگەێنم بە ئێوە بەشکم ئێوە لە ڕێگای ئێوە ئەم کێسەیەم بۆ چارەسەرکەن ئێمە لە خزمەتدا نەکرد بە کورتی لەبەرەوە خەڵی زۆر لەسەر هەیە لە کاک مەجید فەرموو کاکی خۆم بەڵێ قوربان دەتۆ ئەگەر مساعدەم بۆیە مداخلەم کردو کە مساعدەم بکەی و قسە بکەم قسە بکە کاکە قسە بکە ئێمە لە خزمەت منیش لێرەمە بۆی خزمەتی جەناب بکەم قسەی خۆت بگەێنی فەرموو بەس ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکە کاکەجیان گوێرە برای خۆت بگرە و ئەم تێپیلێم بۆ بنووسە چونکە ئێوە بە چاوسا غەزانم فەرموو کاچی خۆم لە شەڕی ناوخۆوە من دەرکراوم لە خان و ماڵی خۆم لە سلێمانی تێگەیشتی ئێستا کە من ماڵم لە کرێچیام لە بنەسڵاوە ئایا ئەو بەرپرسەی کە خانوەکەی منی داگیر کردووە ناوی کۆسرەت ڕەسوڵ عەلیەوە داگیری کردووە داواکارم لە بەڕێستان پیاچون ئەو کێشەیەی من بکەن چونکە من غەدرم لێکراوە ئەگەر هیچ مەناعەتم نییە ڕێگای شترەگرمە بە دوای دام نەنێن بە تیرۆلیس لەسەر حەقی خۆم دام نەنێن بە تیرۆلیس بۆیە ئێستا من ئەم کێشەیە خەمە بەردەمی ئێوە ئەو خانووی تۆ لە چێە لە سلێمانیە کاک مەجید ئەم کێشەیەم بۆ چارەسەر بکەن ئەو خانووی تۆ ئەم ئاسۆ ئەڵمانی داگیری کردووە لە سلێمانی ئاسۆ ئەڵمانی داگیری کردووە پیاوکوژی کۆترەکە ببەرە قەدری ئەو خوای ئەم کێشانە بە هەل ببێت تاکەی ئەم کێشەی شەڕی ناوخۆ بمێنێ ببرە کاک مەجید سپاس بۆ سەرنجی تۆ بەڵێ تەماشەوانی نیژا مادەی 140 بەرزان مادەی 140 زۆر لە چاودێرەکان بێگومان لە چاودێرەکان واڵێن کە مادەی 140 لە ئێستادا
ئەو پێک هەتێک بێگومان ئێستا باستەوەی کرێت ئێمە شویسمان یەکێک لە بەرپرسەکان پارلەمانتارەکانی کورد لە بەغدا وەربگرین بەڵام بەهۆی ئەوەی کەوتی ئەوان ئێستا لە کوبوونەوەدان نەمانتوانی پەیوەندیەکەی وەربگرین بۆی زیاتر زانیاری زیاترمان بداتێ لەسەرەوە بەڵام باستەوە شەکرێ وەکو یەکێک لە ئەندەمانی لیستی هاوپەیمانی کوردستانی خالد شوانی کە لە هەمان کاتدا سەرروکی لیژنە یاسایە لە پەرلەمانی عێراق بۆ یەکێک لە سایتە کوردیەکان لێدوانی داوە بۆ پیوکەی میدیا وتیەتی کە پێچێ لە پەرلەمانی عێراق سەرروکی ئەم لیژنەیە بەرکورد بکەوێ ئەگەر سەرروکی لیژنەکەش بەرکورد کەوت بەڵام زۆربەی ئەندامەکانی لە لیستی عێراقیە و هاوپەیمانی نیشتیمانین ئایا ئەمە ئەتوانێت ئەم مادە ئەکتیڤتر بکە زیاتر لەسەر عادی واقع جێبەجێ بکرێ بڵێ کەویار لە چەمچەماڵەوە بڵێ ئێوارە باش باشتر بۆ تۆ دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم ڕاستی تەوەرەکەتان زۆر جانە برای بەڕێزم من وەکو بینەری بەرنامەی مایکی خاڵک زۆر بەرنامەکەتان بەباشدانم وڵی خۆی خەرلەکەی لە ئەندام پەرلەمانەکانە هەتا ئیساییان بۆ کوور نەگرۆ بە تایبەتی سەرۆک ماندەلالی مادەی سەوت هیچ بەگرنگ دانانن دوایەوەش هیچیان بۆ کوور نەکردەوە بە تایبەتی مانزەلا داواکارم بۆ قام بکەن هیچیان نەکردەوە هەر دەست خالید شوانی هەوڵەدا بۆ کەرکووک بۆ مادەی سەوت ئیتر دەستپۆشی بەرنامەکەتان لێکەم بەڵێ ئێمە سوپاس دەکەین سوپاس پەیوەندیکەتێکن محەممەد لە هەولێرەوە بڵێ ئەلوان کاتە باش هەموو کاتێکت من دەخۆشی بەرنامەتان لێکەم ڕاستی بەرنامەیەکی پێشکەوتووان زۆر سوپاس من تا ئەسرام نسبەتی خۆم مادەی سەوسیل وەرنەگرتووە تا ئێستا مادەی سەوسیل مادەیەکی دەستوریە بەڵێ بڵێ زۆر دێکرێت بەڵێ ئەتا ئێستا من مادەی سەوسیل وەرنەگرتووە و مەرحەلەی سوێدوم و تا ئێستا چاوەڕوانی مادەی سەوسیلم تا ئێستا هیچ دیار نییە مادەی سەوسیل ناگەم بۆ داخۆیتووە بەڵێ کاک محەممەد سوپاس پێوەندیکەشت باوکی محەممەد لە شاری سلێمانی فەرموو کاتت باش براکەم هەموو کاتێکێت والله مادەی 140 ئەمریکا زانێ ئەمریکا داوێتی دەسەوە ئەمریکا مامەڵەی پێکردا حکوومەتی عێراقی بە قووەت کرد و دوای ئەوەش دایەوە دەستی ئەو لەسەر حیسابی کورد ئەمریکا لە عێراقا ئیشێ کرد ئێستاشە لەسەر حیساب کرد نەخەتای هیچ سەرۆکەکانە هیچ سەرۆکێک بەس ئەوەنەش ئەڵێم تاک بەتاچی ئەم کوردە بکەی بە سەرۆک بیبیتە شوێنەکەی ئەوانە بەقەد ڕوبعێکی ئەوانشیان پێ ناکرێ ئەوە حکومە لەمە زیاتر ناکرێت بەڵام باوکی محەممەد پێت وایە گەلێک فرساتە پێشەوە بۆی کەرکووی کێڕاوشی کەرکووی بەم شێوە نەبێ وەکو لە 2023 کە کەرکووی ئازاد کەرا چۆن بۆ کەرکووی کێزی پێشمەرگە ئەو کاتە هەر ئەو کاتەش ناکۆکی لە بینی دوێزی سەرێکی کوردستانی دروست ئەمریکان خۆیان دەریانەکرد هەر ئەو کاتە خۆیان ڕاوە کوردەکانیانە کرد خۆ نە تورکمانی لێمە نە عەرەبی لێمە خۆیان ڕاوە کوردەکانیانە کرد و بە سواری هەمەریان هێنایە بەردەم خانۆکانی خۆیان ناو ماڵەکانی خۆیان ئەوە هێناینەوە دەی لەسەر ئیشەکەی ئەمریکاش کەوتە سەر حسابی کرد لەسەر حسابی کرد بۆ خۆی ئیشی خۆی کرد هەتا حکوومەتی عێراقی تۆڵێک بەخۆت کردووە بەکەڵ خۆشی کردووی ساڵهای لێ کردووە ئەمریکا تا لەسەر توانی بیکردا ئەو کاتە زەختی ئەمریکا لەسەر پارتی یەکێتی بوودەنا وەکو پارتی یەکێتی بڵێ ئەمانە هیچیان نەکردووە کردویانە ئەمە ساڵها دنیای قوربانیان داوامانە هەر هیچیان نەکردووە یاخوقاقەت لە خەڵک کەڕ نییە شوور نییە هەموو شتێک ئەزانێ بەس کام سەرکردەش بهێنە کام تاک بەتاچی ئەم کوردستانە بکە بە سەرکردە لەوە زیاتریان بۆ ناکرێت ئەمە شتێکی تەلەفۆنی قساکە هەر کەسەوە بە کەیفی خۆی بەڵ نازانێت تۆ عایلێکی لەسەرابێ چەند بە زەحمەت ئەی بێ بەڕێ ئەیداخوام هەموو کێشەی بەسەرەوە بێ دەبێت چۆن بێ بەڵێ باوکی محەممەد بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیکەشت هیوا لە هەڵەبجەوە بەڵێ کاکەگاری ئەوەتان باش ئێوارەی تۆ باشتر کاکەی وەفەرموو دەستخۆشی تەوەرەکەتان لێکم باقەت لە جێ خۆیەتی سپاس فەرموو منیش ڕقمە و پێشنارێکم نییە بەڵام یەک داواکاریمەیە لە بەرنمەکەی بەڕێستان هەموو بەرنمەکانتان لە جێ خۆیەتی وە زۆر جوانە وە زۆر بە فکرێکی جوانەوە لە بژێرێ بەس ڕجا ئەم ڕێمەدەن کەس ناوی شەخص بێنێ و مجادلە دروست بێ ڕقمە پێشنارە کەسێری ئاساییە دەری بڕێ بەڵام هەفتەی پێش و کاگاوگار خۆداگەداربی ئەو برادرە جمێنی بە گۆڕی بەرزانیدا ئەوە زۆر شتێکی ناشیاوە زۆر کاکی وای کرد و بینەری بەرنامە ئێمە بێ ڕۆژانە چەند جار من لێراڵم تکایە باتە شیر نەکرێت تکایە ڕێزدام و سەرکردەکان هەموو نەک سەرکردەکان یەک بێک تاکیان وڵاتە بکرێ ئێمە ڕۆژانەوارن ئەوەی تۆتی تێکزە تێلەفۆنەکەم لەسەر داخست و بینی کە فعلەن ئەوە شتێکی زۆر ناخۆش و بەڵام دەگمەنی جوشتی وا نەبووە تا ئێستا ئێمەش ئێستاش لە ڕێگای تووشەوە کو تووشڵی
طبعا تەشیرکردن گەلێک جارە کەسی پەیوەندیە کە لە پڕێکەوە قسەیەکی ئێمە فریانەکەین تەلەفۆنێکی لەسەر داخین ئۆ دای لە بورین لە هەموو ئەو بینەرانەشەکەن کە بەهۆی ئەو قسانە ئەو قسە بێگومان کە زۆر کەمیشن کە دلیان دلگیرانە بن ئێمە پێمان باشە بە زمانێکی بە شێوازێکی زۆر باش بە زمانی گوڵ ڕەخنەش بگرێ و بێگومان سەرنجەکانیش بیر و بچوونە جیاوازەکانی شەبێ من جای تۆ ماشەکەم من ئاگانە تۆ بوو تۆ چۆن تەئسیر بووی پێی ئەوە مافی خۆ بوو یعنی هاکی خۆ بوو وەکو ئینسانیەک تێ ناخۆش بوو و بەرنامە ئێوە ڕێبەوانە نادا من دڵنیام بەزەو کەسە خۆی احترامە بۆ ئێوە ڕەوشتی نەبوو ئەو کەلیمە ناشرینەی بەکارهێنا و دەستخۆشیتان لێگەم هیوادارم سەرکەوتوو زۆر سپاس پەیوەندیکەت محەممەد لە ژاراوە بڵێ ئێوارەتان باش بەڕێز باشتر کاک محەممەد هەڵبەتا هەموو شتێکدا ملاحظەیەک بۆ ئەوانەی کە تەلەفۆن دەکەن هەموو شتێک کراوە ئەوە جنێودانی مرۆڤە لاوازەکانە ئیشاڵڵا تا نابێت ئەو جنێودانە هەبێت ئەوە شتەکان بیر بۆچوونەکان دەبێت بە عەقلانی بخرێنەوە هەڵبەت وانە دەبێت بۆچوونەکان بە مەبەستە مادەی 103 لە لای من نوکتێکی کۆمیدیە کە کورد زۆر باسی دەکات مادەی 103 مادەی کە ئێکسپایر بووە خۆراکێک کە ئێکسپایر دەبێت دەوایە زووتر بێ بە جێبەجێبا کە جێبەجێ نەکرا کورد هۆکاری سەرەکی ئەو لە کاتێک کە گەورەترین ئەوانە کە خەبیری قانونە دەڵێت ئەو ئیلها بۆتەوە ڕەفز بووە لەبەر ئەو کاتەکەی بەسەردا کاتی بۆ نەما ماتە بڵێم کاتەکە بەوە جێبەجێ بەڵام کە جێبەجێ نەکرا هۆکارەکەی کورد بوو وەکو ئەنجامان کورد زیاتر زیاتر لەو مادەی دەگرێت من بۆ خۆم بیتی بەشار گەورەترین دیکتاتۆرە بۆچی مادەی 103 یم لەوەی کەوا بگرێت دەستێکی کورد خبر ئەوەی کورد نەبووە سوێنش بکرێتەوە سەر کوردستان کەنایە چون کادەوەڵاتیانە ئەوە هەموو شتێک ئەوەی دڵی خەڵکەکە ڕابگرن بەرەو بیرەنەکی ئەوانی دیکە بەڵێ کاک محەممەد پێم وایە هەر چونێک بێ سوپاس بۆ پەیوەندەکەت پێم وایە ژەبەی کە تەوامنا و وەکو پێویست دەنگی تو نهات بەسەر چونێک بێ سوپاس بۆ سەرنجی تۆ محەممەد دیسان لە هەولێرەوە کاک محەممەد هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەتان لێکم بەڕاستی پرۆگرامەکەتان زۆر جوانە هەموو ڕۆژ سری پرۆگرامەت بەڕێستانەکەم دەستخۆشتان لێکم بەڕاستی من یەک پێشتر بۆ بەڕێزانی جنێوەیە جنێودان شتێکە عەی شتێکە زۆر ناشرینە شتێکە دوور لە شارستانیە دوور لە هەموو ئەخلاقێکە دوور لە هەموو شتێکە بەڕاستی جنێودان لە پرۆگرامێکی ئاوایە شکاندنەوەی شخصەکە خۆیەتی لەبەر ئەوەی جنێودان بە هەر سەرکردەیەکی کوردێ لەمە لە مستەفاوە بگرێ هەتا قازی محەممەد هەمویان خزمەتی ئەم میلەتیان کردووە خزمەتی ئەم خاکەیان کردووە ئێستا بنەماڵەیەک هەیە بە ناوی بنەماڵ قازانیەوە ڕاستە ئەوان حەقی خۆیانە لەبەر ئەوە خزمەت ئەم میلەتیان کردووە چەندین ساڵە سەدان شەهید ئەنداوە ئەنفال کردەوەن پێیان کوژراوە دەربوون ئەپارە بوون بۆ جنێویان پێدەین بۆ ئەم خاکە کردویانە تا ئێستاش ئەوانش وەکو من لی بخۆن و وەکو من خزمەتی ئەو خاکاکەن چۆن خزمەتەکەن بە ئاواژ لی بخۆن یعنی بەڕاستی جنێودان یعنی شتێکی زۆر زۆر ناشرینە بەخۆیان نابستنەوە بەڵێ سپاس بۆ سەرنجی بەڕێستان کاک محەممەد لەولێرەوە هیوا لە کەرکووک بەڵێ کاکیوە سلام علیکم عەلەیکوم ئەسسەلام ئەم کاتتان باش هەموو کاتێکت سەرەتا دەستخۆشیم بەرنامەتانێکم سپاس بەڕاستی من خۆم ڕەخنە لەو مادەی ڕەسەم بەرامبەر ئەندام پەرلەمانەکان هەیە بەڕاستیەوانی کەەوە لە بەغدان لە هەر هەمویان وە لە سەری هەمووشانەوە ینی ئەو بەرپرسە گەورانی کەەوە لە بەغدان بە تایبەتی مام جەلال وەک سەرۆکی کۆمار هەروە چەندین بەرپرسی گەورەترمانش ینی لە بەغداد بەڕاستی تا ساکە ینی لە هەموو لایەکەوە بەرامبەر مافەکانی کورد ینی کەم تەرخەمی زۆر زۆرەکەن بەڕاستی تەناسولیەکەن لە مادەی حتا لە مادەی سەسل لە کەم کوردەکان لە نەوت لە ئاو بەڕاستی لە مادەی سەسل من ڕەخنەم ئەوم هەیە بەڕاستی ئەندام پەرلەمانەکان ئەوانی کەەوە بەو لیژنەوە خەریکن حەزەکەم ئەرێم ماوە بێنەوە بۆ هەولێر بێنەوە بۆ کوردستان ماوە سەرپرشتیان بکرێت و کۆبوونەوە بکەن هەر لە بەغدا نەمێننەوە بۆ شێوەیە باڵێ کاکی هیوا سەرنجی تۆ گەی زۆر سپاس کاتمان زۆر کەمەوە دوا پەیوەندیمان کاکیمێت لە هەولێرەوە کە زۆر بە کورتی کاکیمێت فەرموو هێوارە باشتر باش برام زۆر سپاس بە نسبەت مادەی سەتوچلەوە برای بەڕێز مادەی سەتوچل هەر لە زوو فرۆشاوە بەڵام ئەمانە دەفرۆشنەوە بۆ خەرکانەی کە منەت دەکەن لەسەر ملەتی کورد
ئەگەنە ئەوە لە بەغدایە هەتا ئێستا یعنی هەتا ئێستا کە برنج ساڵە پشتیمانەیە ئەوەمان هەیە لە بەغدایە کاتیان کردیا بەنسبەت خەرکەوە بەڵێ کاکمێت بەڵێ کاکمێت یەکێتی پارتی بەڕاستی ئەو دووە دەسەڵاتدارن ئەو دووە شەگەرتمان لۆنەکەم ئێستا پێ ناکرێت بەڵێ کاکمێت لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندیکەت بەڕێزان گەرفریاکەوین چەند کومنتێک بخۆینەوە هیشام بەدل ئاڵێ بەڕای من مادەی 140 هەرگیز جێبەجێ ناکرێت هەروەها ئارش بابانی شاڵێ مادە 140 خەونێکی چوڵەکەیە هەروەها گوران نەسرەدینی شاڵێ مادەی 140 بووە خەونێکی بەدی نەهاتوو زۆربەی زۆریان ئەوەی پەیوەندی کرد ئەوانەیە لەسەر تووری کۆمەڵایەتی کومنتیان ناردووە هەمووی باسیاوەکەن کە ئەم مادە جێبەجێ ناکرێت بتبوو تا خەونێکێرێ بە شێوەیەکێندا هەیە ئەڵێن خەتای کوردی تایە هەڵەیەن حکوومەتی بەغداوەکو پێویست چارەسەری مادە نەکە بەرحاڵ هێژیان مادەی 140 و حیان هاژێک بێگومان ئەلتەرناتیڤێکی دی شێوازەکەنی لێدانای بوو چاڵاتکەجی بڕێ بەبر نەفی مادە بدیتنەوە ئەف شێوازێنی حەفدان دامان و سێبتنێ کوردن دێ دکارێک گەل و ڕەوشەوان دەڤەران چارەسەر بکێک و پڕانیە ڕوونژوانێنان پڕانیەوان دەبرێن کوردانە هەیە سبایت خزمەتەوە دابین دێتەوەرێکی نودا هەر شاد و بەختەوە بنێ باش